بینرانی بەڕێز خۆشەویستانە مەم کاتتان باش لاڵقەم جارێ بەرنامەکەمانە گفتوگۆکەن بە سەبارەت بە کێشەکانی نێوان نەوەکانی پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین لەم بەرنامەیە پرسین ئایانەوەی دوای ڕاپەڕین توانیوەتی بەشدارێکی ڕاستەقینە بکات لە دروستکردنی بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستاندا یان تەنها ئەوەنەوەی پێش ڕاپەڕینە بە شێوەیەکی بنچینەی قۆرخی دروستکردنی بڕیاری سیاسی کردو لە هەرێمی کوردستان. ئایا ئەوەی سوودمەندێکی ڕاستەقینەیە لە ماف و بەرهەمەکان و دەستکەوتەکانی ڕاپەڕین لە هەرێمی کوردستان تەنها نەوەکانی پێش ڕاپەڕین و شۆڕژگێڕەکانی شاخن یانەوەی نوێ و سنەوەی تازەی دوای ڕاپەڕێنیش بە شێوەیەکی ڕاستەقینە و بەرچاو سوودمەند بۆ لە ماف و ئازادی و دەستکەوتەکانی ڕاپەڕین. ئایا بوونی سەروەریەکانی شاخ و خەباتی شۆڕژگێرانە ڕەوایەتی دەبەخشێتە بەردەوامی باڵا دەستبوون بەسەر ژیانی سیاسی یان بە پێچەوانەوە ئەو مافایان پێنابەخشێت و ڕێپێویستە ڕێگایەکی دیموکراسی و ڕێگایەکی مەدەنیانە بگیرێتە بەر بۆ بەشداری پێکردنی گەنجان و بەشداری پێکردنینەوەی دوای ڕاپەڕین لە ژیانی سیاسی و دیموکراسی هەرێمی کوردستاندا. بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان عەبدولسەلام بەرواری ئەندامی پەرلەمانی کوردستان و بەڕێز هەردی مەهدی مامۆستای زانکۆمان کردووە بەخێراتن هەموو لایەکانەکەم. سپاس. کاکردی دەمەوێت لە بەڕێزەوە دەست پێ بکەم. ئایا قسەکردن سەبارەت بە نەوەی دوای ڕاپەڕین لە هەرێمی کوردستان ئەوە ئەم بێگومان ئەم گفتوگۆیە ماوەیەکی زۆرە بەردەوامەوە مناقەشاتی زۆری بە دوای خۆی داهێنەوە. پرسیارەکەی من ئەوەیە بەوە دەست پێ دەکەم ئایا تا چەند ئەم نەوەیە کە لە دوای ڕاپەڕینە دروست دەبێت گەورە دەبێت دینابینی خۆی بیناکات تا چەند بەشداریی ڕاستەقینەی لە دروستکردنی بڕیاری سیاسی هەبوو لە هەرێمی کوردستانەوە توانیوێتی بە معنای وشە بەشدار بێت لە بیناکردنی ژیانی سیاسی هەرێمی کوردستانە. بەڵێ دقت بین لە هەر کۆمەڵگەیەکە جیا لەوێ ڕاپەڕین بە یا شۆڕژ بە یا شۆڕژ نەبێت جوڵەیەکی کۆمەڵاتی بەردەوام لە کۆمەلگەیە هەیە بەڵام ڕاپەڕین خۆی ئەم جوڵەیە زیاتر خێراتر کرد لە کۆمەلگەی ئێمەیە چونکە قۆناغێکی دابراوە لە پێش ڕاپەڕین دوای ڕاپەڕین وە بەشێکی ترە لە کلانەوەی عەقڵی سیاسی بەسەر دۆخێکی تازەیە کە دۆخی مەترسی و دۆخی سەرکوتکاری بڕیارە تێپەڕێنێ. بەڵام لە دوو کەوانەیە کاتێک ئەم دۆخە بەرداوامە بێت دیارە ئەمە ملانەکە قوڵتر و ینی جوڵەدارتر ئەکات کاتێککە نەوەیە کاری کردووە لەسەر ئەوەی کە ئازادی بەدەستبێنەوەی کاری کردو لەسەر ئەوەی کە قوربانییاوە بۆ ئەوەی کە ئازادی بەرقەرار بێ قوربانییاوە بۆ ئەوەی کە فەزایەکی دیموکراسی فەزایەکە شوناسی خۆی بدۆزێتەوە هەبێت دیارە ئەم پرسەم کاتە دروستە بێ بەڵام ئەبینی ئەمانە هەمویان پرسیان لەسەرەوە هێشتا ئەو خەونانی کە لە ڕاپەڕینە نەوەکان ئومێدیان پێ بوو و پێویست بوو دوای ڕاپەڕین بێنەدی پرسیارە لەسەرەوە گوماناوی و مژێک هەیە کە هێشتا ئێمە دۆخ و کەش و ئاوهوای ناو شۆڕشمان تێنەپەڕان و لە کاتێکە لە دوای شۆڕشا بڕیارە هەموو ئەو دۆخە بڕەوێتەوە و دۆخێک بێتەکایەوە کە ئەم دۆخە جیاواز بە دۆخی پێشخۆی ڕاپەڕینی ئێمە کە بەشێکە لە شۆڕشی جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد بە تونوتیژ و ناتونوتیژیەوە بە چەکداری بێچەکیەوە بریت خەونەکەی خەونی لە لووتکەیە ئازادیە لە لووتکەیە خەونی گێڕانەوەی کەرامەتی تاکی مرۆڤی کووردە بۆ مرۆڤی کورد وەکو تاک دواتر لە کۆیەکە بەڵام ئێمە هێشتا ئەبینین دوای ڕاپەڕین دوای 20 ساڵ هێشتا ئەم بیرکردنەوە جەماعیە کە ترسەکە هێشتا هەر بە مەترسی لە دوو کەوانەیە کۆمەڵگە هێشتا هەرستیارە هێشتا پێویستە نەوەکانی پێش ڕاپەڕین حکمی دوای ڕاپەڕین بکەن هێشتا باوکەکانی ناو شۆڕش هەر باوکی نەوەکانی دوای شۆڕشن ئەم مەترسیە بڕای من هەر کۆمەڵگەیە کە شۆڕشی کرد دوای 5 ساڵ لانی زۆر یانی لانی زۆر پێویستە شۆڕژگێڕەکان بەڕێز و حرمەتەوە بەڕێز لێنراوە دانیشتن لە کۆمەڵگەیە دانیشتن بۆ مانایە ناکە بێ ڕێزیانکەوە بەڵێ ئیشیان نەماوە زۆر طبیعیە پێیان بڵێن ئێوە کارتان نەماوە بۆ عەقڵەتە سیاسی کە لە شاخیشتان بگرن بەڵام خۆ ئەکرێ گۆڕانکاری بەسەر سلوکی سیاسی ئینسانەکە ئەگەر گۆڕانکاری بەهات طبیعیە بەڵام سەیری دەرەنجام بکەین لە دەرەنجامە ئێمە بینیمانە هێشتا دۆخی ئەوەی لە واقعی سیاسی هەرێمی کوردستان ڕوویداوە ئەو گۆڕانەی کە لە سلوکی شۆڕژگێڕان لە هەرێمی کوردستانە دوای ڕاپەڕین ڕوویداوە گۆڕانێکی پێویستە بە ئاڕاستی ئەو گەشەکردنە بەڕاستی ئەو دابڕانە کە ڕاپەڕین لە مێژووی سیاسی ئەمە دروستی کردووە بە بڕای من نخبەی سیاسی شۆڕژگێڕی کورد نەیهێڵا ڕاپەڕین بێتە ڕاپەڕین چونکە ڕاپەڕین بریتی بوو لە گۆڕانێکی ڕیشەیی بەشێک لە شۆڕش بریتی بوو لە گۆڕان ڕیشەیی کە بڕیار و بەسەر دۆخی سیاسی تاکی کورد و پرۆسی سیاسی کوردستانە بێت بەڵام نەیهێشت لەبەر چی نەیهێشت چونکە وەک زیاتر کردی بە ئینقلابێک تەنها هەڕمی سیاسی لەسەری سەرەوە گۆڕی لەوەی کە لە بەغداوە بەڕێوەبرێن ئێمە لە هەولێر و سلێمانی و بەڕێوەبرێن ئەمڕۆ لەم ئاستەیە وەستا بۆچی چونکە لەسەر ئاستی پەروەردە هێشتا ڕیشەکانی ئەو ستەمکاری پێشوو لە ناومانە هەیە لە ناو خێزانەکانمان ڕیشەکانی هەرماون لە ناو عەقڵەتی سیاسیش هەرماوە چونکە من ناتوانم بڵێم هێزە شۆڕژگەڕەکانی کورد
ممارسەی تەداولی سڵتە ئەکەن ئەتوانن دەسەڵات بەجێ بێڵن و تاقی نەکراون دوای 26 ساڵ هێشتا تاقی نەکراونەتەوە کە بزانین ئایا تحملەکەن دەسەڵات بەجێ بێڵن کورسی بەجێ بێڵن یا بەجێ نێڵن ئەمە پرسیارە گەورەکەیە کە بدڵنیام نەک من ناتوانم وەڵامی بمەوە خۆشیان وەڵامەکەی نێگاتیڤ کەواتە ئەوەی لە دوای راپەرینە ڕوویدا بەشداری ئەمنەوەی دوای راپەرین ئەو جیلەنەوەی دوای راپەرین ئەو پێویستانی دوای راپەرین نەبوو بەقەدەوەی نەوەی پێشووی پێش راپەرین و شۆڕژگەرانی شاق بە هەمان شێواز بەڵادەست من بەسەر ژیانی سیاسی هەر حکومی شاق بەردەوام کاک عەبدولسەلام تێگەشتنی بەڕێز لەوبارەیەوە چی ئایا توانین بڵین راپەرین دەباتەوەی قۆناغێکی دابڕان بێت لە مێژووی سیاسی و شۆڕژگەری کورددا بەرەو ئاراستەی دیموکراتیزەکردن و بە ئاراستەی دامەزراندنی دەسڵاتی چیمەدەری و دیموکرات تەنها گوێزانەوەی قۆناغی دەسڵاتی شۆڕژگەرەکان بوو لە شاخەوە بۆ شار و بەبێ ئەوەی کە گۆڕانێکی ڕاستەقین ڕوودا بەبێ ئەوەی دوای دوو دێ لە تێپەڕبوون بەسەر راپەریندا هێشتا نەوەی دوای راپەرین لە پەراوێزی بڕیاری سیاسیا بێت و لە سنتەری دروستکردنی بڕیاری سیاسیانە لە هەرێمی کوردستانە تێگەشتنی بەڕێزت لەو بارەیەوە چییە؟ من تصورەکەم ئەم بەو شێوەیە عرضکردنی مەوزوع بەزینەوەیە لەسەر ڕاستیەکان یعنی ئەچینە خانەی پەخشان و قسەی جوان جوان یعنی من ڕێزم هەیە بۆ پلەی ئەکادمی خۆمش وەکو کاک هەردی ماستەرم هەیە لە کۆمەڵناسی و لەگەر جەنابش قسەم کرد هیوادار بووم لە دروشم و لە قسە دەرچی بهێنە واقع ئەمی تێناگەهم نخبەی سیاسی نەیهێشت راپەرین ببیتە راپەرین کردی بە ئەنقیلاب تێناگەم لەو وشەیە من نازانم من ئەڵمانی ئەزانم ئینگلیزی ئەزانم عەرەبی ئەزانم تۆزێک کوردیش وەکو ئەبینم لە بازاری سیاسی و لە هیچ جێگا نەمدیوە وەکو کاک هەردی باسیەکە وەکو یاسایەک بیت شۆڕژگێران پاش 5 ساڵ دەبی بچن دانیشن وە کار نەما بە عەقلیەتی شاخیان یعنی من ناتوانم ئەم شتانە بەو شێوە قسە بکەین ناگەینە هیچ نەتیجەیەک من یەکەمین جار تاکو بگەڕێمەوە مەوزوعەکە و هیوادارم ئێمە فعلا ینی مەوزوعیانە قسە بکەین من جارێک کێشەم هەیە لەگەر چەمکی نەوەی راپەرین باس کێیە ئەوانەی راپەرینیان کرد یان ئەوانەی لە پاش راپەرین لە دایک بوون یان ئەوانەی لە کاتی راپەرین بڵێن دەستیان پێ کرد ببنە بڵێن لە هەرزەکار بوون و بوون کەسیاتەیەکە نازش بوو چونکو تاکو ئەو وەڵامە نەزانم ناتوانم جیاوازیەکە تحدید بکەم ناتوانم بزانم ئەمانە لە مووقعی بریاردان بریار نینن ئەو یەک ینی ئێمە خۆمە کە بە خۆمان ئەلێن نەوەی شەستەکان و هەفتەکان مەبەستم ئەو کاتە بوو کە ئێمە چووینە زانکۆ و چووینە پێمان ناخەباتی سیاسی خۆم لە 68 کە تەمەنم 18 ساڵ بوو ئەو کاتە دەسم پێکرد بە ژیانی سیاسی واتە وەکو کائینێکی سیاسی ئەو کاتە دەسم پێکرد بۆیە ئەگەر مەبەستنەوەی راپەرین ئەوەی لە راپەرین لە دایک بووە ئەوەی ساعمریان 22 ساڵە تازە زانکۆ تواو ئەەکەن هیوادارم ڕۆژێک بێت جێگای هەمومان بگرن جارێ زووە با عەجەلە مەکەن ئەگەر مەبەستەوە ئەوانەی راپەرینیان کرد چیان کرد ئەوە دەتوانم وڵامی بدەم من ئەلێم دەبی تۆزە ئینسافمان هەبیت ئێستا کورد لە هەرێمی کوردستان باسەکەم هەڕەشەی ڕاگواستن و کیمیاوی و تەهجیر و کاولکردنی گوندەکان نەماوە زمانی کوردی پارێزراوە هەویەتی کوردستان ئێمە دانیان بە ئێمە داوە بە دستور کە ئێمە هەرێم و ئەوین پێشکەوتنێکی بەرچاو لە ئاستی ژیان پەیدا بووە لە دەستکەوتەکان کە بە شێوەیەکی گشتی بۆیە جوان نییە و تەسەوەرکەم علمیانەش نییە ئێمە بلێن ئێستاش تەنها حکمی بەعەز گۆڕاوە بە حکمی کوردیەوە زۆر زۆڵمێکی گەورەیە هیچ نەبیت لە کاتی حکمی بەعەز نە من نەکا کردی بۆمان نەبوو لە تەلڤیزیۆنێک دانیشین و ئەوها بەڕەهایی تهمەت بدەینە ئەو نەوەیەی کە شۆڕەشی کردبوو ئەوەی کە گوایە کە من شکم هەیە لەسەری گوایە لە دەسەڵاتە و ناهێلیت خەڵکی تێ بچیت ئەگەر هیچ گۆڕانکاری نەکرابیت عەلەقەل ئەوە کراوە ئەمە یەک دووەمیان با خۆم بکەمە نمونە من زۆر جار قسەی شرین و ناشرین با لەسەر خۆم بیت من کە چوومە یعنی 91 هاتمە کوردستان ئەمن بەشداری لە شۆڕشی ئەیلول و گوڵانم کردبوو من کارگێری لق و ئەندام مەکتەب ناوەندیم تێپەڕاندبوو بەڵام ئەمزانی ئەگەر گەرامەوە کوردستان ئەوە بۆ من کافی نییە بۆیە هەوڵمدا بسپۆریەکەی خۆم لە کۆمپیوتەر و بەرنامە ڕێزی و تۆر و ئەوانە کامل بکەم بۆیە اختصاصی دووەمم وەرگرت لە ئیعادەی هەیکەلە
کە هاتم بە نهایی لە کوردستان ساڵی نەوەتەکان غەدر بوو ئەو کاتە بڵێن ڕێگان نەدەن عەبدولسەلام بەرواری چونکە عقلیەتی شاخە کاک ئومێد من ئەمەوێ ئەگەر ڕێگەم دێ دقیقەیەک کە باسی نەوەی پێشڕاپەرین ئەەکەین هەمومان نەهاتیم بە تڤەنگمان لەشان بوو و هەمومانش نەبووینە گەندەڵ هەمومانش عقلیەتمان قەپات نەبوو من زۆر کەس ئەناسم لە تەمەنی من و لە تەمەنی من بچووکتر هات حتى خوێندنی خۆیشی تواو کرد و ئێستا بڕوانامەیشی هەیە ناکرێ ئێمە هەمویان بەڕێک ڕێزدانین ئەمانە عقلیەتی شاخمان چەندە میشانازی بە عقلیەتی شاخە کەمەر بۆ معلومات چکو دەبی بزانین عقلیەتی شاخ چ بوو تاکو بزانین کە هەروەها لە هەمان کاتدا ئاخر جملەم ناکرێ من بێم ڕێزێک یعنی خەتێک دانم هەموو ئەوانەی پاش ڕاپەرین عقلیەتی مەدەنین و عقلیەتی کراوەن و دیموکراتن و ئەوەن ئێمە ئەگەر کاکردی مامۆستایە لە بەحسی علمی دەبیت و نابێت تەعمیم بکەی جیاوازی لە بینی نەوەکان هەیە ئەوە شتێکی شروشتیە کاک عەبدولسەلام پرسیاری گرنگ ئەمەیە کاک عەبدولسەلام مەبەست لە نەوەی دوای ڕاپەرین ڕەنگە ئەوە گفتوگۆیەک بێت و گفتوگۆیەکی سۆسیۆلۆژی و سیاسی بێت و ڕێی جیاواز لە خۆیان دروست بکات بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو نەوەیەی کە لە دوای ڕاپەرینەوە گەورە دەبێت و وەخەباتی شاخ و شۆڕژگێڕێتی شاخی نەبینیەوە پرسیارەکە ئەمەیە لە ناوەندی بڕیاری سیاسی هەرێمی کوردستانە لە ناو سەرکردایەتی و مەکتەبی سیاسی حیزبەکانە لە ناو دەستگا حکوومیەکانی هەرێمی کوردستانە کە بڕیاری سیاسی و بڕیاری چارەنووساز لە هەرێمی کوردستان دروست دەکەن ئایا ئەم نەوەیە بەشدارێکی ڕاستەقینەی هەیە لە دروستکردنی بڕیارە یان نا یا بە پێچەوانەوە تەنها جیلی پێش ڕاپەرین هەیمانەی زۆرینە و باڵادەستی هەیە بەسەر دروستکردنی بڕیاری سیاسیە قسەکە و ڕخنەکە لەسەر ئەمەیە بله من اوكي وقت اتفاقا كاين مەبەستمان لە چەمکی نەوەی پاش ڕاپەرین ئەو کەسانەیە ئەوەی داخلی ژیانی کۆمەڵایەتی بوون وەکو تاک چ لە سیاست چ لە بزنس چ لە وەزیفە لە پاش ڕاپەرین و بەشداری لە کردووە لە ئەو چالاکیەی کە پێیانەن پێش ڕاپەرین زۆر باشە من نمونەیەک دێم کاکومێت تەنها پارتی دموکراتی کوردستان کە من شارەزایی تەرکیبەکەیم لە 55 کەسی ئەوانەی کە لە سەرکردایەتی حیزبەکەن من بڕواناکەم لە 25 تێپەر بن ئەوانەی بەشداریان کردبوو لە شۆڕەشی ینی پێش ڕاپەرین لە ژیانی سیاسی ڕەنگە هەندێکیان باوکەکانیان تێدا بوون بەڵام ئەو تا ڕاپەرین لەنگە گەنجێک بۆ عمری 20 ساڵ بوو خەلکمان هەیە ئێستا تەمەنی 31 ساڵە ئەندامی قیادەیە من بەپێی ئەوەی سەرۆکی NGO-یەکم سنتری تۆژینەی و دیموکراسی و مافی مرۆڤ جارێک ڕاپرسیەکمان کرد ینی دیراسەیەکی مەیدانیمان کرد ئەوانەی بە پلەی بەرێوبەر و بەرێوبەری گشتی و پسپۆر و مستەشار زۆربەی زۆریان لە دەوروبەری 30 ساڵین کە شتێکی سیر بۆ لای من گەنجی وەکو کاکهەردی هەبوو مامۆستای زانکۆنا یانش لە پلەنە واتە مەسلەکە ڕێژەییە ئەگەر ئێمە تەماشا بکەین تەنها شکو سەرکردەکانی حیزبەکان ئەوە ماون من تەنها ئەتانگەڕێنمەوە بابەتێک لە ئەوێنە بڵاو بووە خۆیان باسی مانەوەی ڕەمزەکەیان سەرۆکەکە چۆن باسی ئەەکەن ئەوە قەزیە مەوزوعێکی ترە بەڵام من تەسەورەکەم شتەکە خۆی دوولایە نییە لە لایەکەوە من تەئیدی کاکهەردی ئەەکەم کە وتی ئێستاش ئێمە و ڕاپەرینش بەردەوامی بزوتنەوەی ئازادی خوازی کووردە بە تێگەهشتنی هەندێک لە ئێمە اینجا ئەوە پەیوەندی بە پێش ڕاپەرین و پاش ڕاپەرین نییە بزوتنەوەی ئازادی خوازی کورد هێشتا ئامانجەکانی جێبەجێ نەکردووە زۆر هێشتا ئێمە دۆستان زۆر سپاس کاکەردی هەت تێبینی هەبێ ئەتوانی بڵێ بەس من پرسیارێک لێکم پرسیارەکەی من ئەمەیە ئەگەر نخبەی سیاسی کوردی ئەو نخبەی شۆڕژگەڕی کرد کورد لە شاخەوە گەڕانەوە شار بە هەموو مانایەک ئەوان لە ڕێگەی هەڵبژاردن و سندوقەکانی دەنگدانەوە دەرەژیان بە باڵادەستیدا بەسەر ژیانی سیاسە ئێمە بینیمانەوە دووە هەڵبژاردن کرا سەر ڕای شەڕی ناوخۆ کۆمەڵی شتی دیکە سەر ڕای کۆمەڵێک ڕخنە و کەم و کوڕی کاکرێت و هەڵبژاردنانە دێری بکرێت بەڵام بنەتیجە لە ڕێگەی هەڵبژاردنەوە بووە و هەڵبژاردنەکانی ڕابردووشمان بینیوە لە دوای وەستانی شەڕی ناوخۆوەکە حکوومەتی هەرێمی هاوبەشی لە پێکاتەوە هەتا دوای بە معنای
مانایشی تر قسە لەسەر ئەوەیە کە ئەم بەرداوامی باڵەدەستە لە ژیانی سیاسیە بە ڕەوایەتی شۆڕژگەری نەبووە بەقەدەوەی ڕەوایەتی هەڵبژاردن و دیموکراسی بووە. ئەگەڕێم بۆ لای وەڵامە کە پێم وایە ئەم دۆخە بەرهەمی هەڵبژاردن نییە، ئەوەی کە لە کوردستانە ئێستا حکومی سیاسی بەرهەمی هەڵبژاردننی ئەم قسەیەم ڕاستە ڕەنگێک سلماندنێکی زیاتری بێت بۆ دوای قسە لەسەرەکەین ئێمە لای بەڵامی پرسیارەکەت. بەڵام من حەزم کە عەبدولسەلام بڵێم هەر شتێکە بەدڵی پارتیویەکی دنیا هەر شتێک بەدڵی کاک عەبدولسەلام نەبوو بکاتە ئەوەی کە مۆزوعی نەبێت پێم وان نییە، چونکە کێشەی ینی بەحسی ینی توێژینەوەی زانستی ئەو توێژینەوەیە کە کێشە هەست پێ بکە، ئەو توێژینەوە نییە کە بیسەلمێنێتەوە ئەو دۆخی کە پێشتر هەیە خەریکی دووبارەکردنی دۆخە بێت. بڕای من توێژینەوەی زانستی ئەمڕۆ ئەو توێژینەوەیە کە ڕەخنەگرانە بێت، وەکو ڕۆمانوسێک ئەڵێ هەر ڕۆمانوسێک بەسەر دەسەڵاتەکەی خۆیان هەڵبا و ڕۆمانوسە خاینە، ئەوە خاوەنی خەڵاتی نەوە بڵە قسەی من نییە. بەڵام ئەگەر لەسەر شۆڕش و ڕاپەڕین قسە بکەین دوو نمونە لە بەردەممانایە لە جیهانە، دوو ستایل هەیە بۆ شۆڕژگەر، یان ئەوەیە دوای ڕاپەڕین هەستەکە ئەرکی ئەم کەسە ئەرکی ینی ئەو ئەرکیکە لە ڕاب من بەسمەوە نیە کەسان بڕۆنە ماڵەوە دانیشن و تربخەون و تا ئەو کاتیکە ئیزرائیلێتە سەر جەستەیان نامە بەسمەوە نییە، قسەم لەوەیە ئەو ئەقلێتە درێژە پێنێن خۆینا زۆر کەسمان هەیە لە گەنجەتی لای من بەوە نییە تۆ 55 کەس هەیە لە سەرکردایەتی نیوە زیاتری گەنجە لە تەمەنی خوارسی ساڵە سەروسی ساڵ من کێشم لەمە نییە، کێشم لە عقلەتی گەنجانە، کێشم لەوەیە کە ئەو عقلەتی کە ئیداری چەندێک وەڵام دەرەوەی پرسیارەکانی ڕۆژگارە بەداخەوە ئەم حیزبانەی کە بار ناوبرم پارتی دیموکراتی کوردستانی کێتی نیشتیمانی کوردستان بەشێکی زۆری ئەم عقلەتی سیاسی کە بەشدارە لە بڕیاری سیاسیە وەڵامدانەوەی پرسیاری ڕۆژگاریان پێ نییە. حیزبی تازە ئەو حیزبەیە کە ڕاستە تاریخی کۆنی تاریخی کۆنی بەڵێ کاک مەدی کاک عەبدولسەلام وتی ئێمە پەخشانە بەڵێ بەڵگە لەسەر ئەمە دوو جۆر دوو مۆدی کاک عەبدولسەلام پێ نەبڕێت ئازانی چ من با قسە پێ نەبڕم چونکە حەزاکەم قسە ببڕم هیچ من کاک عەبدولسەلام تۆیەکی لەو کەسانی کە ینی لە گفتوگۆیە ئادابی حوار و چوارچێوەی حوار هەستەکەم لای تۆ ڕەچاوە کرێ بۆیە من ڕەچاوی یەکەم ئەگەر بچێتە سەرەوەی کە بیبڕین ناکرێت. دوو نمونەیە جیڤارەمانەیە لەگەڵ کاسترۆمانە هەردووکیان بەرەماتی کوڕی شۆڕشن، جیڤارە ئەمڕۆ ئەکرێت سەر سنگی کچان و کوڕانی ئێمە لە ئەو پەڕی دنیاوە لەبەرەوەی کە شۆڕشی بەجێهێشت، چونکە زانی ئەم کەسە بۆ ئیدارەکردنی بواری تەنفیزی دوای شۆڕش عقلەتی سەورە دۆخێکی دەرونی هەیە لە باڵەدەستە لە شۆڕشە ئەم دۆخ ئاسانیە بەجێ بێڵی طبیعیە وەکو ئینسانێک بێتە ناو بچیتە ناو پرۆسی دوای شۆڕشەوە، بەڵام ئەمە نەچوونە دوای پرۆسی دوای شۆڕشەوە ئەمە خاڵێک. بەڵام مۆدلی ڤیدڵ کاسترۆمان هەیە ئەوەی ڕۆژ بەڕۆژ شۆڕژگەر لای من ئەزانم کوچی وایە وایە کەسێک پەخشانێکی جوای نووسی بە سەردەمی شۆڕشە ئەگەر درێژە بە خواردنی ئەزمموی شۆڕش و ئیمتیازی شۆڕش دوای یەکەم ڕۆژی دوای شۆڕش لاسیکی پێی خەریکی سەرێنەوەی سەروەرەکانی خۆیەتی بەداخەوە سیمبولەکانی ئێمە دوای ڕاپەڕین ئەو سیمبولانە نین ئەو سیمبولانە نین. ئەمە مەسەلەیەکە. مەسەلەی ئەوەی کە ئەمە پەخشان نییە پێوەرێکمان هەیە بۆ دیموکراسی دوای شۆڕش لە دوای شۆڕشە کە من ئەڵێم 5 ساڵ ڕقمێک نییە کە من سەرمان دەبێت میان قسم لەوەیە کە 5 ساڵ ڕەنگە بتوانانی بڵێ دۆخەکە هەستیارە، بەڵام دوای 5 ساڵتر خەڵک پرسیاری ڕۆژگار لێکە پرسیاری دوای شۆڕش لێکە ئەگەر لە پێش ڕاپەڕینا پرسیاری ئەمە ئازادی و بێت و 5 ساڵ بێت و ڕەشایی عسکەرەکان و ئەبوو کرێ باڵەدەست بوو بێ خۆی دوای ئەو دیسان ئەو ناکرێت بەردەوام بێت. بۆیە وتم ئینقلابە چونکە تەنها هەڕەمی سیاسی گۆڕاوە پەروەردەی ئێمە بەرەماتی ئەو پەروەردە نوتیژەیە کە پێش ڕاپەڕین هەبووە. دۆخی سیاسی ئێمە سنووەکانی هەڵبژاردن شەرعیەتیان نەیەوە بە کورسەکانی دەسەڵاتدارانی ئێمە. من بە کاک عەبدولسەلام ئەڵێم لەبەرەوەی ئەمڕۆ لاواسترین هێز لاواسترین دەسەڵات کە بڕیارە حکوومەت بێ حکوومەت خۆی لاواسترین دەسەڵاتە لە کوردستانە ئەوەی کە بەهێزە دوو حیزبن لەسەری ئەم حکوومەتە. من بەو ئەڵێم پێوەرەکانی دیموکراسی بریتێن لە چێ دوای شۆڕش دیموکراتیەکی ڕاستەقینەیە کە هەڵبژاردنێکی نەزیهی تیا بکرێت. ئەگەر ئەوان ڕاست دەکەن با دەسەڵگرن لە ئاسایش لەوەی بێتە هێزێکی نیشتیمانی پێم بڵێن سوپایە گەیە لە هەرێمی کوردستانە ئەم سوپایە نوێنەری هەموو خەڵکی کوردستانە نەک ئەمە لیوای فڵانە کەس و ئەوە لیوای فڵانە شوێن و ئەو لیوای فڵانە بەرپرسە ئەمە ئەوە نەسری هەیە فڵانە کەسە و ئێستش خۆپیشاندانەکان ئەڵێن فڵانە لیوای بەڕێز کاک وەسرەت خۆپیشاندانەکە فڵان لیوای بەڕێز کاک عوسمانی جێگیری وەزیری پێشمەرگە لە موچەکەیان ناڕازین حمایەی بەرپرسەکان ناڕازین ئەمە پێویستە لە سوپایەکی نیشتیمانی کۆ بکرێتەوە. بۆیە ئەم قسانەکە پەخشان نین پێتەڵێم قیاسێک سەروەری یاسا ئەگەر هەبوایە ئەو موچەکە لە کوردستانە بڵاو نەبوویەوە سەروەری یاسا ئەگەر هەبوایە تۆمەتبار و تاوانبار لە یاسا ئەترسا سەروەری یاسا ئەگەر هەبێت پیاوکوژ ناگەڕێ و خۆپیشاندەر ناکرێت زیندانەوە ببوورە مافی مرۆڤ ئەمڕۆ هەواڵەکانی نەشرەی خەبەری ئێوە و هەموو کەناڵەکانی تریش ڕۆژانە پێشێلی مافی مرۆڤمان پێڵن دوای شۆڕش ئەبێ ئەمانە قەرارە نەمێنێ خۆ پێش بەعسی جار هەبوون مەقسەم لەوە نییە کە ڕاستە ئەمڕۆ پێڕۆ پرۆگرامی حیزبی بەعس وجودی نییە بەڵام سلوکی بەعسیزم کە بریتی بە لە سەرکوتکردن بەداخەوە لە پۆلەکانی خوێندنەوە لە خێزانەکە تا ئەگا سەرکردەکان تەداوری سوڵتە تەداوری سوڵتە بەردەوامە دەستور هەیە. کاکەزی زۆر سپاس. کاک عەبدولسەلام فەرموو ئەگە سەرجوو بۆ چوون دەبێت توانی بیان لێیت. وڵی من وشەی بە تو ئەلێ من پێ نەخۆش بوو
ڕەنگە من بەقەت باوکی کاک هەردی بم پێتە ئەلێم نیشانەی ئەوەیە کاکە هەردی عەزیزم کە عەقلیەتی من کراوەترە من ئەلێم من بیر و بوشۆنێکم هەیە جەنابەت بیر و بۆشنێک ترت هەیە تو لە ڕوانگەیەکتر تماشای قەزیەکەی من لە ڕوانگەیەکتر بۆیە هی توش ڕاستە لای تو لای منش ڕاستە لای تۆ پێویست نییە پێت بلێم پێت ئەلێم تاکو قانع بکەم بچیە سەر ڕێی من یەک دوو دادگا شتێک نیە خلاپمان لەسەری بێت دادگا سەروەری دادگا شتێکە من و تۆش قەنەعەتمان پێیە بەڵام سەروەری دادگا هەیە بەس پێم مەڵێ کاکە هەردی پێم مەڵێ عەزیزم پێم ئەلێت پێت ئەلێم قسەی ئاخوندەیەکە بە یەکێک ئەلێت کە هێشتا نازانیت تاکو هشیار ببیت پێم مەڵێ کاکە ڕێی خۆت بلێ یەک دوو کاکومێت من پێشنیارەکەم مەجال بدەین کاک هەردی بە تەنیا قسە بکات چونکە بەڕاستی من نەهاتوومە بۆ ئەو مەوزوعە ئەو مەوزوعی ئەو باسی کردستە هەمووی هەر ئەو قەوانەیەی کە لە هەموو مناسبات ئەوترێ و مازانم من شکم هەیە لە بێلایەنی کاک هەردیش لێم قبول کرد بێلایەنەیە ئەوەی من بێلایەنی من لایەنگری دیموکراسی و مافی مرۆڤ سەروەری یاسام وازانی من لایەنگری دیکتاتۆریم والله يتر قوان دائما كاك عبد السلام فرمو بردام عزيزم فرمو بردام كاك عزيزم وقتي خلق براستي كاكو وقتي خلق منظور بفريو بردوا بوشي وقفت اما قفتوغوني يا عزيزم شاوك اما قفتوغوني كاك عبد السلام كاك عبد السلام برسيارة شي قرن كاك عبد السلام اقل مرات بدي والله كاك برسيارة ملا او بكات شوكو من ناتوانم يعني او قصانه بكات توش بصر لمن لكي لسر نوا خوم اماده كم باسي مقارنه جدي بكم ئەمە هەمووی تهمەت بوون پارتیویەکەتی بە دلی نییە کەیفی خۆیتی بە ئەو ڕێگایەکی تر بگریت من ناهاتوومە دیفاع لە پارتیویەکەتی بکەم هەرچەندە شانازی ئەەکەم کە زۆر شتیان هەیە دەبی دیفاعیان لێ بکەم چونکە خەڵکی تر یەک چارێکی ئەوەی پارتیویەکەتیان کردووە نەیکردو بەڵام نەخمە ئەو قال بە کاکە هەردی نەخمە قال من هاتوومە لێرە گفت کاک عەبدولسەلام ببوورە ئەگەر مەڵەتم بدەی پرسیارێکی گرنگ یەکێک لە سیماتەکانی گوێزانەوە لە قۆناغی شۆڕژگێڕیەوە بۆ قۆناغی دوای شۆڕژگێڕیەوە بۆ قۆناغی ئازادی لە ناو کۆمەلگایە بریتە لە بەرپاکردنی کۆمەڵێک دام و دەستگای مەدەنی و دام و دەستگای دیموکراتی لە هەرێمی کوردستان کە ئەم دام و دەستگایانە وەکو یەک مافی هەموو هاوڵاتیان بپارێزن وەکو یەک ئازادی هەموو هاوڵاتیان بپارێزن وەکو یەک خۆشگوزەرانی ئابووری بۆ هەموو هاوڵاتیان بەدی بێنن کە بێگومان شۆڕشی کورد لە ڕێگەی ڕاپەڕینەوە دەگوێزێتەوە بە قۆناغی دەسەڵات پرسیارەکە ئەمەیە ئایا لە دوای ڕاپەڕینەوە کاتێنەوەی تازە لە ڕاپەڕین پێدەگات ئەم پرەنسیپانە لە قۆناغی شۆڕژگێڕی هەرێمی کوردستان و گوێزانەوەی بۆ قۆناغی ئازادی بیناکراوە و ئایا نەوەی نوێ پەراوێز نەخراوە لە بیناکردنی ئەم ژیانە دامەزراوەیە دیموکراتیە لە هەرێمی کوردستاندا یەک ئەمەوێ تاکو بەلکی خوا هاوکارم بیت بگەڕێنەوە سەرفە لەم بابەتەکەی خۆمان ئەمن بڕواناکەم کاکۆمێت لە پاش هەر شۆڕەشەیەک دام و دەستگا و ئازادی و ئەو فراوانکرابیت ئەمە ئەو تعمیمە خەلەتە سەقەتە شۆڕش هەیە ئەمەی دابین کردووە شۆڕش هەیە بە عەکسەوە ئەسڵەن گۆڕانکاری جەزری بووە لە ژیانی عالەم هەر شۆڕشی فەرەنسی ئەوەی بە باڵ و بەژنی زۆر باسەکەین بزانە چەند قۆناغی لە پاش چوو حتاکو لە پاش و ڕەنگە هەفتا ساڵ اینجا گەهشتە یەک چارێکی پرەنسیپەکانی من باسی شۆڕشەکانی تری ملەتەکانی تر ناکەم چ بەسەرهات بۆیە ئێمە با لە خۆمان لە گریمانێکی شخصی خۆمان پرەنسیپ و یاسادا نەنین و چاوەڕوان بین لە شۆڕش و یان ڕاپەرینی کورد دەبی ئەوانە جێبەجێ بکەن چونکو گریمانێکی کردومانە بە یاسا شۆڕش گۆڕینی بنەڕەتیە لە دام و دەستگا و نەسەقەکانی کۆمەلگا لە ئابووری لە سیاست لە فەرهەنگ لە بۆیە ئەو مەرحەلەی ئەنۆمی ئەو مەرحەلەی کەلچەر گاپ فەراغی کولتوری خۆی بۆ خۆی وەکو یاسایەک چەند کێشە دێنیت کۆمەلگاکە ئەڕەنجێ لە ئاسەوارەکانی با ئێمە بەو قەتعیە باس نەکەین چونکە ڕاپەرین بوو ئیتر تەواو دەبی ئازادی و نازە چا موسسەزات دابین بکرێت بەڵام لەسەر ڕای ئەوەش مەسەلەکە چونکە ڕێژەییە چونکە تایبەتمەندە بە کوردستان لای من مقارنەی فیدل کاسترۆ گیڤارە بە کەسی ئێمە ناکەم
چونکە ئەو گیڤارا بوو ئەو کاسترۆ بوو ئەو زمانێک بوو ئێمە زمانێک بوو مقارنەکان بەو شێوەش سەقەتن و چاوەڕوان بم لە کۆمەلگایکی پێش پیسەسازی کوردستان بە هەموو ئەو کولتورە تۆخمەکانی کولتوری ڕۆژهەلاتی ناوەڕاست کە منوت و ڕۆژانە گلەیمان لێ هەیە چۆن چاوەڕوان بم ئەو شتە نمونەیە میسالیانە ڕووبدەن لە یەک لەحزەوە پاساوی هینان نییە ئەمە دەبی واقعەکە تێبگەهم تاکو بزانم چیەکە سەرڕای ئەوەش وەکو ڕێژەی کاکەومێت ئێمە بمانەوەی نامانەیە بە شێوی خۆمان ئازادی ڕێکخستنمان لە 92 جێبەجێ کرد ئەوە خوا زیادیان نەکرد چل حیزبمان هەیە ئێمە ئێمڕۆ لەو کوردستان ئەو فەوزایە ئەعلامیەی هەمانە ئێمە چەند قەناتی فەزاییمان هەیە ئێوە وەکو نمونە قەناتی ئێوە ئێمە بێژگە لە تعددی حزبی انتخاباتمان کردووە کاکردی بە دلی نییە فلان حزبش بە دلی نیە چونکو زۆرێنەینا بەڵام خۆ لە زۆربەی زۆری ئەو دەوڵەتانەی تر کە خەلکەکە منوتوب هەر باسییان ناکەین بە شەهدەی ڕێکخرا و داوەندە دەوڵەتیەکان پاکتر بوو لە ئەوی تر ئەگەر ئێمە بین بچینە تەفاسیل ئەلێن عەبدولسەلام بەرواری ئەو عقلیەتەی کە باسی کرد وەڵامی شتی ڕۆژانەی نییە نەخێ من بە شانازیەوە ئەلێم هەر ئەو پارتی و یەکەتیە بوون و کادرەکانیان بوون کە ئینتەرنێت من کە بە شانازیەوە بەژار بووم لەو پرۆژەیە بەو پرۆسەیە چونکە بەرپرسی ڕاگەیاند بووم ئێمە ئینتەرنێت و سەتەلایتمان لە کوردستان ئازاد بوو لە 98ەوە لە کاتێکدا دەوڵەتەکانی دەوروبەرمان نەیان ئازانی ئینتەرنێت چییە ئێمە بایەخماندا بە ڕێگا و بان ئێمە بایەخماندا بە ڕێگای هاتوچوو و پەیوەندیەکان وەڵامدانەوەی پرسیاری ڕۆژانە ناکرێ ئەوها بە یەک جملە بوترێ ئێمە دەبی بهێن لەو بوارانەی کە گۆڕانکاریان لەسەر ڕووداوە من حەزەکەم کاکردی ماستەرەکەی من بخوێنیت لە فەسلی چوارەمی تەرخان کراوە بۆ ئەو گۆڕانکاریانەی لە نەسەقە سەرەکیەکانی ئەم وڵاتە ڕۆیانداوە لە مەدرسە لە سەحا لە ئۆتوبان چونکە من بە ژمارە ویستومە ئەو گۆڕانکاریانە تەسجیل بکەم چونکە ماستەرەکەم لەسەرەوە بوو چۆن حزبە سیاسیەکان ڕوبەڕووی ئەو گۆڕانکاریانە بن بەڵێ من ئەلێم بە ڕێژەیی پێی ئیمکان کردومانە زۆر سپاس کاک مەهدی پرسیارێک ئەمەیە لە دوای ڕاپەڕینەوە بە لە بەرچاوگرتنی هەلومەرجە ڕاپەڕین بە لە بەرچاوکردنی هەلومەرجی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری ئەو کاتی هەلێمی کوردستان کە لە بقعەیەکی دیکتاتۆری وەکو عێراقا بوو کۆ لە بقعەیەکی دیکتاتۆری وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بوو کۆمەڵێک ئازادی گرنگی سیاسی میدیایی کۆمەڵاتی لە هەرێمی کوردستان هاتە ئاراوە ئازادی ئەحزاب ئازادی ڕۆژنامەگەری تا ڕادەیەک لەو دوایانەیە لەرگەی ڕۆژنامەی هەوڵاتی و خەڵکی دیکەوە سەری هەڵدا یعنی هەموو ئەمانە ڕووداوی گرنگ نین لە دوای شۆڕش و بەشداری گرنگی ئەم نەوەی دوای ڕاپەڕین ناسلمێنن لە ژیانی سیاسی و فەرهەنگی و میدیایی هەرێمی کوردستانە بەس بەر وەڵامی ئەو پرسیارە بێت و ئەم ناوەڕەمان هەیە خۆشەویستانم لەگەڵمان بن پرۆگرامەکەمان بەرداوامە بەڵام دوای ئەم ناوبڕا بینەرمان بن